بەڵێ کارایی گۆڕانکاریەکان لە سووریا لەسەر عێراق چەند دەبێت و ئایا ئەمە دوایین وێستگەی گۆڕانکاریەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود عێراقیش دەگرێتەوە؟ گفتوگویان بابەتە دەکەم لەگەڵ دکتۆر فیراس نەرجماوی شرۆڤەکاری سیاسی. ڕاستەوخۆ لەگەڵمە دکتۆرم کاتت باش، ئەگەر پێم بڵیت کە پێتان وایە ئەو گۆڕانکاریانی لە سووریا ڕوویاندا دوا وێستگەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان هێشتا ماوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران لە ڕاستیدا گەر باسی گۆڕانکاریەکان بکەین پێویستە ئەمە بڵێنکەوە گۆڕانکاریەکان چەندین ناوچەی جیاوازی گرتووەتەوە بە شێوەیەکی گشتی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووەتەوە و چەند ساڵیش گۆڕانکاری لەم جۆرە نەبووە بەڕاستی لەم ناوچەیە. خۆتان دەزانن پرسەکە لە غەزە و دواتر لە باشووری لوبنان و دواتر لە سووریا دەست پێ کردووە لەوانەیە بگاتە عێراق، چونکە خۆتان دەزانن لەم شەڕەدا میحوەر ئێران و میحوەر مقاوەمە شکستیان هەیە بلەو ناوچە. باشە لە کۆنگرەی عەقەبا دەگوترێت کە ژمارەیەک پێم ئاڕاستەی عێراق کراون بە تایبەت دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد لە سووریا و بە تایبەتتر داواکەی وەزیری دەرەوەی ئەمریکا کە بە سوودانی ڕاگەیاندە بوو پێویستە عێراق سەروەریەکەی پتەوتر بکات و هەروەها کۆنتڕۆلی گروپە چەکدارەکان بکە. عێراق دەتوانێت وەڵام دەرەوەی ئەم پەیامە سیاسی و سەربازیانە بێت؟ بەڕێز شتێک هەیە، چەندین ڕێکەوتنامەی جیاواز هەیە بۆ نمونە لە نێوان ئەمریکا و عێراقدا ڕێکەوتنامەی استراتیژی هەیە لە چوارچەوەی ئەم ڕێکەوتنانە بەشێک لەوانە بێگومان میحوەری ئەمنیە. ئەمریکا خۆ پابندی ئەوەیە کەوا عێراق دەپارێزێت لە هەر هێرشێکی دەرەچیدا، بۆیە ئەمە لە ڕێکەوتنەکاندا ئاماژە بۆ دراوە، بۆیە هیچ لایەنێک ناتوانێت بەم شێوەیە ئێمە بکات. هاوکات کاتێک باسی دۆخی ئەمنیەتی عێراق دەکەین چەندین گروپی چەکداری جیاواز هەیە لە عێراق و چەندین جار کراونەتە ئامانج لەن ئیسرائیل و وڵاتی دیکەوە، بۆیە ئەم ڕێکەوتنامەی دەتوان بێ بە شێوەیەک پێشێل کراوە هاوکات لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکانیشەوە ئەمە قبول کراو نییە، ئەمە هێرشە بەسەر وڵاتێکی دیکە و دژی زارنامەی جیهانیە بێگومان، بۆیە پێویستە ئەمە چارەسەر بکرێت. هەموو میلیشیا و چەکدارەکان ئەوانەی کەوە بەردەوامن لە بە ئامانجگرتنی شوێنی دیکە پێویستە سنوورێک بۆ ئەوانە دامدرێت. لە ساڵی ڕابردوودا خۆتان دەزانن هەولێریش کرا بۆ ئامانج هاوکات ژمارەیەک شەهید هەبوو لە هەولێر، بۆیە پێویستە ئەم جۆرە جوڵە سەربازیە میلیشیانە بێگومان دەبێت ئەمە پێشیان بگیرێت بۆ ئەوەی لایەنێکی دیکەش بە پاساونێن و هێرشکەرە سەر ئەو لایەنە، بۆیە پێویستە ئەمە دەبێت ئەم گروپانە بەلاوە بنرێت و سەرکردەکانشی بێگومان عێراق دەتوانێت کۆنتڕۆلی گروپە میلیشیاکان بکات لە وڵاتەکەدا؟ بەڵێ ئێمە ئێستا ئاگداری ئەوەی و چاودێری ئەوە دەکەین کەوا حکوومەتی عێراق ئەوەی کەوا ئێستا هەڵبژێردراوە شەرعیەتی هەیە و لەلایەن محەممەد شیاع سوودانیەوە سەرۆکایەتی دەکرێت هەوڵی ئەوە دەدات کەوا ئەم گروپانە هەمویان بخاتە ژێر کۆنتڕۆل، بەڵام ناتوانێت چونکە من باوەڕم وایە و باوەڕێکی کەسیە ئەمە تەنانەت لە دەوڵەتیش گەورەترن ئەم گروپە چەکدارانە، بۆیە ئەستەمە ئەمە بکرێت لە حکوومەت گەورەترن لە سەرۆکۆزیران گەورەترن، بۆیە من باوەڕم وایە دەوڵەتێک لە ناو دەوڵەتێکی دیکە هەیە بە شێوەیەکی دیکە دەتوانم بڵێم دەوڵەتی قوڵ هەیە لە ناو عێراقدا، ئەمە بە شێوەیەکی فعلی خۆ لە گۆڕەپانەکەدا دیارە، بۆیە من باوەڕم وایە سەرۆک وەزیران نەیتوانیوە ئەم هێرشانە ڕابگرێت و پێشیان بگرێت کە لەلایەن میلیشیا و هێزە چەکدارەکانەوە دەکرێت، بۆیە لە چەند هەفتەی ئایندە و لە چەند مانجی ئایندەدا بێگومان لەوانەیە هەوڵێک بدرێت لە ڕێگەی بەتایبەتی هاتنی ترەمپ و لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە بکرێت شتێک بکرێت بەرامبەر بەم گروپانە، چونکە ئەو خۆتان دەزانن بەتایبەتی ترەمپ دژی ئێران و تەواوی هێزە میلیشیاکانە. دکتۆر ئەگەر هێرشی گروپە چەکدارەکان ڕانەگیرێ خۆتان دەزانن ئیسرائیل لە کەرتی غەزەیدا دواتر لە حیزبوڵایدا لە لوبنان
ئەوە تا ئێستا دۆخەکە دەبینین لە سووریا چ گۆڕانکاریەکی گەورە ڕوویداوە بۆ نمونە و مەیدانەیە گرتووەی بەرەی مەقاوەمە کە بەشێکیشیان لە عێراقن و هێرشەکانیان بەردەوامە بۆ سەر ئیسرائیل پێ دوایە چی ئیسرائیل ڕاگرێت لەوەی کە هێرش نەکاتە سەر عێراق خۆشتان ینی بە دڵنیاییەوە لە بیرتانەکە 83 ئامانج دیاری کراوە لە عێراق لەلایەن ئیسرائیلەوە بکرێت ئامانج. بەڵێ من باوەڕم وایە ئیسرائیل ڕوبڕوویی سەربازی لەگەر عێراقیدا نابێ بەتایبەتی لە بەرامبەر هێزە سەردەرەکانە چونکە ئەمە لە ڕێگەی ئەمریکاوە خۆ دەکرێت ئەوە بیکات بۆیە ئیسرائیل کاتێک سەرکردەکانی حەماسی کوشت لە بەتایبەتی لە هێیان هێرشێک لەسەر باشووری لوبنان چونکە هەڕەشەی ڕاستە و خۆی بوو بۆ ئیسرائیل بەڵام عێراق ئەمڕۆ وایە ڕاستە خۆ هەندێک گروپ هەیە کەوا هێرشیان کردوتە سەر ئیسرائیل بەڵام هەڵوێستی عێراقی دیار بووە لایەن حکوومەتەوە بۆیە هەوڵی ئەوە دراوەکەوە عێراق لەم ڕوبەڕووبوونەوەی سەربازیە بە دوور بگیرێ کە ئەگەر هەیە لەگەڵ ئیسرائیل هەبێ و لەگەڵ ئێرانیش پێکمان بۆیە من باوەڕم وایە ئیسرائیل بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئەو گروپ و هێزانیان بابلی خاچی عێراق ناکاتە ئامانج لە ڕووی جوگرافیەوە چونکە عێراق ئێستا لە جوگرافیەکی جیاوازدایە بە شێوەیەکی فەرمیش لە ڕووی سیاسی و فەرمیدا بەشێک نییە یان لایەنگری هیچ لایەنێک نییە لە نێوان ئەو گروپاندا بۆیە من باوەڕم وایە هێرشی میلیشیاکان و هێز ئەمنیەکان ئەگەر بکرێ بۆ سەر عێراق بابلێن بکرێتە سەر عێراق ئەمە لە چوارچێوەی ئەمریکا دەبێت. دکتۆر فیراس نەجماوی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لەگەڵم بوویت.